دۆخی سیاسی و ئابووری و بار و گوزەرانی خەڵک لە هەرێمی کوردستان باش نییە و هەمووان بە ئومێدەوە چاوەڕوانی باشبوونی دەکەن بەر لە ئەنجامدانی ڕفراندۆم. چاودێرانی سیاسیش دەڵێن هەنگاوەکانی چارەسەرکردنی قەیرانەکان تا ئێستا بە سستی بەڕێوە دەچێت. پێویستە پەلەی تێدا بکرێت تا ڕەوشەکە بەرەو ئارامی بچێتەوە. دەبوو کاتێک کە ئێمە بڕیار درا سەرکرداتی سیاسی کورد ڕیفراندۆم ئەنجامدا لە کوردستان، کۆمەڵێک پرسان کە پەیوەستین بە ژیان و گوزەرانی خەڵک، کۆمەڵێک پرسان کە پەیوەندی بە کێشە سیاسەکانمان هەن، لە پێشدا ئەم پرسانە چارەسەر بکرێن بەداخەوە نەکرا. بۆ ئێستا هەندێک خەڵک لە ئاستی شەقام لە ئاستی هێز و لایەنە سیاسەکان پێی وایە پەلەپەلی کرا لە بڕیاردانی ئەنجامدانی ڕیفراندۆم. بۆ هەر پێشوەچوونێک لەسەر دۆخی هەرێمی کوردستان پێویستە ئارامی دۆخی سیاسی هەبێت، بەڵام بەڕای بەشێک لە چاودێرانی سیاسی ئارامی سیاسی نییە. ڕاشیان وایە ئارامی سیاسی نایەتە دی ئەگەر هێزە سیاسەکان لە گفتوگۆی بەردەوامدا نەبن. بێشک بۆ هەر بەرەو پێشچوونێک لە هەرێمی کوردستان پێویستمان بە ئارامی دۆخی سیاسی هەیە. ئارامی دۆخی سیاسیش نایەتە دی ئەگەر هێزە سیاسیەکان لە گفتوگۆیەکی دیموکراسیانەی بەردەوامدا نەبن. بۆ ئەوەی ئەم پرۆسەیە بچێتە پێش، پێویستمان هەیە لە ڕێکای دامەزراوە شەرعیەکان ئەو پرۆسەیە کارا بکرێت و گرنگی پێ بدرێت. لەم چوارچێوەیە کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان پێم وایە داخستنی خۆی، یعنی هەڵەیەکە تێپەڕیوە لەسەر هێز و لایەنە سیاسیەکان. کاراکردنەوەی پێویستە هیچ ڕبط نەبێ بە هیچ پرسێک. ئەمڕۆ کارا بکرێتەوە لە بەیانی باشترە و ئەمە سلسلەیەکە گرێدراوە بەیەک هاوکاری و هاوشانی سیاسی وابەستەیە بە باشبوونی کارایی و توانای دامەزراوە ڕسمیەکان. خەڵکی کوردستان لە چاوەڕوانی ئەوەن بەر لە ئەنجامدانی ڕفراندۆم قەیرانەکان چارەسەر بکرێن و حزب و لایەنە سیاسیەکانیش تەنازول بۆ یەکتر بکەن تا لەم ڕێگەیەوە ئومێدێک بۆ خەڵک بگەڕێتەوە و ڕەوش و ژیانی خەڵک و دۆخی سیاسی بەرەو باشبوون و چارەسەر بچێت. ئەڵکورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.